بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتتان باش لە ئەڵقەی نوێی ئەم بەرنامەیەمانە بەرنامەی بەکاتی عەقڵ تاوتوی بابەتێکەکەین کە بریتیە لە گەڕان بە دوای شوناسی کورد لە ناو داروپەردووی مێژوو شوێنەوارە. ئەم مەسلەی شوناسی کوردبوون یا کورد یعنی تا ئێستاژ لوغزەیەکە تەمەمژێکی زۆری لەسرە لەبەر دوو هۆکار یەکەمیان لەبەرەوەی کە کورد خۆی کەمتر ئیشی لەسەر شوناسی خۆی کردووە لە مێژوو لە شوێنەوارە. ڕەنگە ئەم چەند ساڵی دوای ساڵی 1990 ڕاپەڕینی دوای ساڵ 1990 بە ئیسیسنا وەرگرین کە وردە وردە کورد خۆی هاتۆتە سەروی ئیش لەسەر خۆی بکە بە شێوەیەکی سیستماتیک و ئەکادیمی. بەڵام پێشتر ئەوانی دیکە مەبەسمان لە نەتەوە داگیرکەرەکانی وەکو عەرەب و تورک و فارس و هەروەها خۆرهەڵات ناسەکان ئیشیان کردو. ئەوانیش بە ئامانج یا بێ ئامانج بەو شێوازە ئیشیان کردووە کە بینیویانە و هەندێکیان ئەسڵەن زۆر تەئاموریانە زۆر بچووکانە تەماشای ئینسانی کوردیان کردووە و شوناسی قاڵبێکیان بۆ شوناسی ئینسانی کورد یا بۆ کورد دروست کردووە کە ڕەنگە ئەوە نەبێ. هەندێک جار لای خۆرهەڵات ناسەکان گەورەکردنێکی ئجگار زۆرە بینین، لای هەندێکیان بێگومان بچووکردنەوە و لای نەتەوە سەردەستەکانیش تورک و عەرەب و فارس بێگومان جۆرێک لە سوکاتیکردن جۆرێک لە بچووکردنەوەی هەرچەند لە هەردوو بەرەکە هەم لە خۆرهەڵات ناسەکان و هەم لە مێژوونووس و ئەکادیمیست و زاناکانی هینەتەوە سەردەستەکانە خەڵکی بەویژدانی تایە کە توانیوێتی تێڕوانینی بابەتیانی هەبێ بۆ مەسەلەی شوناسی کورد. ئێمە لە دوو بوارە کە بواری شوێنەوار لەگەڵ بواری مێژووە هەوڵین لەم بەرنامەیە یا گفتوگۆیەک بخینە سەر پێ بیخینە سەرڕێ بۆی کە چۆن بۆ شوناسی ئینسانی کورد لە دیدێکی کوردانەوە لەم دووبارەیە بگەڕین و هەوڵ بین هێڵە گشتیەکان یا ڕوخسارە سەرەکیەکانی شوناسی کوردون لە ناو ئەم دووبارەیە بدۆزینەوە. بۆ بەرنامەکەش دوو ئازیز و خۆشەویستم بانگێش کردووە کە ڕەنگە لەوان باشتر نەبێ بۆ قسەکردن لەسەر ئەم دوو تەورەیە کە ئەوانیش ئازیز و خۆشەویست دکتۆر دڵشاد عەزیزاموە کە پسپۆڕەکەی بواری شوێنەوار و هەروەها دکتۆر کامران محەممەد کە ئەویش پسپۆڕەکەی بواری مێژۆ و هەردووکتان بەخێر بن. دوو بواری زۆر نزیکن لە یەک شوێنەوار لەگەڵ مێژووە. واز نازام عقلم ئەوە نەبڕی کە ئەکرێ لەم ئەو دوو بوارە نزیکە بگەڕین بۆ ئەم بابەت بۆ ئەم مەسەلەی شوناس. نازام لەو ڕۆ جەنابەت انطباعات چۆنە؟ وەڵا گەر سەرەتا بەوە دەست پێ بکەین نزیکی شوێنەوار و مێژوو هەموو بەڵگە شوێنەوارەکان ئەو کەرەسە خاوەن بۆ نووسینەوەی مێژوو. بەڵێ تەنانەت ساڵی 1929 کاتێک دوو شوێنەوارناسی بەریتانی لە شاری ئووری سۆمەری کاریانە کرد لەوێ لە ژیاننامەکەی خۆیان نووسێتی ئێمە کتێبمان کەم لابوو لەبەر ئێمە خۆمان مێژوومانە نووسیەوە بەڵێ بەڕێگەی بەڵگەکانەوە. جام پێم خۆشە کاکتۆر دەست پێ بکە. بێگومان فەرموو دکتۆرجانەگەرم ئەوە ویستم هەر بە پرسیارێکی زۆر سادە دەست پێ بکەین. یعنی گەڕان بۆ شوناسی کورد لەو دوو بوارەیە ئیتر ئەو دوو بوارە سەرکیانی بوارێکی ڕەنگە دیکەمان نەبێ بتوانانی بە دوای شوناسا بگەڕێن ئەو دوو مەیدانێک کاتوانی لێوە شوناسی کورد تەزنیشان بکەین و قسەی لەسەر بکەین. سەرەتا سوپاسڵێنەکەم بۆ ئەم بابەتە گرنگە. لە ڕاستیە ڕەنگە ئەمڕۆ لە هەموو سەردەمێکی تر قسەکردن لەسەر شوناس گرنگ بێت بەتایبەتی شوناسی نەتەوەیی کورد. ئاشکرایە کە ئێستا لەبەر چی لەبەرەوەی زۆرترین قسە لەسەرەوەیە کە باز لەوە کرێت کە بەداخەوە ئێمە ئینتیمامان بۆ نەتەوە نەماوە یعنی ئاگامان لە شوناسی خۆمان نەماوەەوە. ئەم بابەتە بابەتێکی لە ڕاستیە زۆر گرنگە و لە تەواوی کۆمەڵگەکانی ترا گرنگیەکی بەرچاوی پێدرێەوە دام و دەستگا فەرمیەکان کاری لەسەرەکەن پەروەردەیەکان فێرکردن وەکو ئەگەر بوار هەبێت دواتر قسەی لەسەرەکەینەوەوانە. لەبەرەوە ئێمە بۆ ئەوەی ئاسان نییە پێشە مشتە ئێمە پێویستە بزانین شوناس چییە شوناسی نەتەوەی ئەو ئەبێ قسەی لەسەر بکەین بێگومانی ئەوەیش ئەشیکەم بێکەم پرسیار هەمادام خۆت کرد لەم بەرنامەیە کە قسە لەسەر شوناسی نەتەوەیەکەی بە چ مانای قسەی لەسەرەکەی؟ بەڵێ ڕاستیە لە هەموو چەمکێکی زانستە مرۆڤایەتیەکان ئێمە ناتوانین بیانی پێناسەیەکی دیاریکراوی بۆ بکەین. یەک دووەمیان من خۆم لەگەڵ پێناسەکردنانیم چونکە ناکرێت هیچ دیاردەیەکی مرۆیی بە چەند ڕستەیەک کە لە چەند وشەیەک پێکاتوە تۆ زیاتر وەکو ئەمێ لە قاڵ بدەی. بۆیە من پێخۆش بوو ینی لە ڕاستیە ئاوای سامە سێ کەسین پێکەوە گفتوگۆکەین پێکەوە قسەی لەسەرەکەین چکە هەر یەکەمان لەلایەن یەکسێ پسپۆڕی جیاوازین تۆ
بەڕێزت کۆمەڵناسیت و کاکتۆریش شوێنەوار و منیش مێژوم یعنی لە سێ ڕەهەندی جیاواز و ئێمە ئەتوانین ئەو بابەتە دەوڵەمەندکەین و بابەتێکی دیێر و تەسەردێکی زۆر پێویستە بە سێ گۆشەی هینەوە بەس گرنگە لە بەرنامەکە گرنگە بینەر بزانێت کە باسی لە شوناسی دەکەین بەسمان زۆر باشە بۆ ئەوەی ئێمە لە شوناس تێبگەین پێش هەموو شتێ بزانین هەستێکی هاوبەشە بە ئینتیما و هۆشیاری و ئەتوانین بڵێن هۆشیاری دەستە جەمعی هۆژیاری گروپێک کۆمەڵێک و بە تایبەتی لە نێوە تەواوی تاکەکانی بڵێن کۆمەلگایەکە یان نەتەوەیەکە یاخود بەواتایەکتر ئەو خەسڵەتە کەلتوری و مێژووی و کۆمەڵایەتیانە دەگرێتەوە کە کۆمەڵێکی لە کۆمەڵێکی تر پێجاکرێتەوە بۆ ئەوەی ئێمە لە شوناس تێبگەین پێویستە ئێمە لەو توخمانە لەو ڕەگەزە بنەڕەتیانە تێبگەین کە شوناسیان پێکێناوە کە ئەمە زیاتر ئەتوانین بڵێن لە پێناسە دوورمانە خاتەوە ئەمان باتە ناو بابەتێکی شیکاریەوە بەڕاستیەوە ئەتوانین ڕەگەزەکان بە چەند شێوازێ پۆلێنکەین یەکەمیان بۆ نمونە ڕەگەزە کەلتوریەکان یعنی لە ڕاستی ئەماتوانین لەم بەرنامەیە زیاتر هەروەکو سەرباسەکان قسە بکەین کاتەکەمان دیاری بێگومان بە کاتی عەقڵ بەرنامەیەکە کە دواتر ئەگەڕینەوە سەر هەمان پرس بەڵام بە ینی ئێستا بۆ نمونە ڕەنگە ینی بیگنەر بین ئێمە لە ئاستی دوای ئەگەڕێنەوە بێگومان بەڵێ بەدڵنیایەوە ڕەگەزە کەلتوریەکان بۆ نمونە زمانی هاوبەشەگرێتەوە دابوونەری تەگرێتەوە سیمبولەکان وەکو ئاڵا وەکو سرود میرات و کەلەپوری هونەری و ئەدەبی جلوبەرێک خۆراگەمانە هەمی پەیوەندی بەچیوەیە بە شوناس دیارەکە یان وابەستە مێژوویەکان یادەوەری بە کۆمەڵ بۆ ڕووداوە مێژوویەکان بۆ نمونە بۆ هەوڵ بۆ خەبات بۆ ئەو دەستکەوتانەی کە بە درێژایی مێژوو بەدەساتون و هەستکردن بە شانازیکردن و هاوسۆزی مێژووی کاتێک کە تۆ بۆ نمونە هەمان خەمت هەیە هەمان کێشت هەیە هەمان ینی کۆمەڵێ بابەتی هاوبەشت هەیە اینجا شتێکی ترمان هەیە هەر وابەستە جوگرافی و هەرێمەکان ژیان لە نیشتیمانێکدا یان لە هەرێمێکدا یعنی زۆر جار پێکەوەی کە هەستەکەی کە تۆ ئەگەڕیتەوە بۆ ئەو شوێنە لە ڕاستیە اینجا ڕەگەزی چیمان هەیە سیاسی و مەدەنیمان هەیە لە ڕاستیە کە هەر لە چوارچەوەی شوناسە بۆ نمونە پەیکەری حکومڕانی هاوبەش ینی بنیادی حکومڕانی چوارچەوەی یاسایی بەرپرسیارەتە مەدەنیەکان یاخود وەفاداری بۆ دەوڵەت بۆ دامەزراوەکانی تەنانەت لە دەوڵەتە فرەنەتەوە و فرە نەژادەکانیشە یعنی ئەو کێشانەی کە ئێستاکانە ئێمە باسەکەین کە ئەڵێن ئێمە بۆ نمونە ئینتیمامان بۆ یان شوناسی خۆمان ناناسین بەشێکی پەیوەندی بەمانەوە یعنی بەشێکیان لەم دیاردانەیە ڕێگاتەوە یان وابەستەی سۆزداریانە عاتفیانە هەستکردن بە هاوکاری یعنی مرۆیی و ئینتیمای نێوان تاکەکان کە جیاوازیە تاکێتیەکان تێدەپەڕێنێت یعنی هەستەکەین ئێمە ڕیشەیەکی ترمان هەیە هەستەکەی ئێمە پرسێکی ترمان هەیە هێستەکەی ئێمە بوونێکی فراوانترمان لەو بوونە تاکیە هەیە کە هەر یەکێک بە ئێمە هەرێکێ لە ئێمە بڵێن نێکاتەوە لەبەرەوە ئەتوانین بڵین شوناس بابەتێکی زۆر گرنگە یعنی کۆمەڵێ توخم و کۆمەڵی ڕەگەزی کەلتوری سیاسی جوگرافی هەموو ئەمانە ئەگرێتەوە کە چیەکات کە خەسڵەتی تایبەت بە بنە جیامەندیەک بە منە بەخشێ کە من جیاکاتەوە لە تۆ جیاکاتەوە بەبەست نەتەوەیە و گروپ و کۆمەڵە لە ڕاستی بمانایە کورد شوناسێکی یەکانگیری هەیە کە جیاکاتەوە لە نەتەوەکانی دیکە بەدڵنیاییەوە هەموو گروپێک هەموو کۆمەڵێک شوناسی تایبەت بەخۆی هەیە بەڵام زۆر گرنگە بڵین ئێمە لە چیا لەوانی ترەچین لە چیا لەوانی تر جیاوازین ئەمە بۆ هەموو کۆمەڵێکی تریش ئەشێ لە ڕاستیان بەدڵنیاییەوە ئەم هەمانە بەڵێ بێگومان وەکو کارکتۆری ژوتی خۆی گرنگتریشە جوگرافیایەکە ڕاستی هەندێک جار بڵێن لەم 2 سەدەی ڕابردووە هەوڵدراوە جوگرافیایەکی مێژووی بۆ چۆن دەوڵەتی ئیسرائیل دروستکرا گەڕانەوە بۆ جوگرافیایەکی 2000 ساڵە بە ناوێکی ئاینی نەتەوەیەوە بۆیە ئەکرێت لە شوێنێ بۆ شوێنێکی کە بگۆڕێ بەڵام شەوێکی گشتێگە لە شوێنەوارناسی و ڕێگە قوڵە مێژویەکەوە سەیری بکەین کەلتوری مادی و نامادی وەکو کارکتۆریش باسی کرد ئەمە بەڕاستی دوو ڕەگەزی گرنگن پسپۆڕانی زمان ئەڵێن تەنها زمان و بەس شتێکی کەن نییە ئەمەش بەڕاستی خۆی لەلایەکەوە هەڵی تێدایە بۆ نمونەمە لە کوردستانی گەورەیە چەندین شار و ناوچەمان هەیە لە ژێر زەبروزەنگێکی زۆرە زمانە کوردەکان بیرچۆتەوە بەڵام هەستە نەتەوایەتەکەی ئەوەی کە ئەو هەستە و سۆزە نەتەوایەتی کە هەیەی زۆر لە ئێمە بەهێزتر بێت دا بۆی ئەمەیەکە کە لەو خاڵانەی هەنێک کات لە هەندێ باری شاز زمانیش بۆ خۆی
یەکێکە لە ڕێگەزەکان بەڵام ناتوانین وەکو پسپۆرانی زمان هەندێکیان کەیتە بەڕەهایەڵێن زمان و بەسبوونەوەی بە کوردی قسەی نەکرد کورد نییە ئەمە ناکرێت بەڕاستی لوبەرگ یەکێکە لەو شتانە تەنانەت ئێستا لە وڵاتانی جیهانە شەڕ لەسەر جۆری خواردن هەیە بۆ نمونە ئێستا دەستگا کەلتوریەکانی لوبنان چەندین داوای یاسایی نێودەوڵەتیان هەیە کاڵێن ئیسرائیل هەندێک خواردنی کەلتوری ئەمەی بە ناوی خۆی وەناسان کورد بە هەمان شێوە کێشەی ئەو کێشەی ئێستا لە بینی تورکیا و ئەڵمانیا هەیە لەسەر هین پێم وایە بە شاورمێ شتێکی لەو بابەتە ئێمە ساز و تەمبورمان دزراوە بۆ نمونە کراوە بە تورکین زەڵاتەی تەپول ئەمەی تەپولێ پێڵێنی یەک سیانزە قەومە بزانم خۆی بەخاوە نەزانێت یعنی ئەوە شەڕ لەسەر ئەو شتانە دەکرێت کەلتوری نامادین بەڵام زۆر گرنگن کەلتورە مادیەکانن گرنگن بەڵام کەلتورە نامادیەکانیش تەنانەت ئەگەبینە سەر ئاینیش بۆ نمونە زۆرینەی کورد مسلمانە بەڵام لە هەمان کاتا لە سەدەکانی ڕابردووە تەسەوف بە شێوەیەکی گشتی و وەکو عەقیدەش ئەشعەری بۆتە شوناسێکی کوردی بەو شێوەیە جا ئێمە لە هەموو شتێک توانین بە دوای شوناس بگەڕێن بەڕاستی بەڵێ کورد و کوردستان شوناسێکی دیار و لە هەردوو بارەکە هەیەی بەڕاستی بە ڕۆنی و بەزەقی ینی لە ڕۆ مادیەکەیەوە کەلتورە مادیەکەی لە کەلتورە نامادیەکەش ئەم شوناسە بە درێژایی مێژوو ئەوەی کە تۆ لە شوێنەوارەکان دەبینیتە ینی لەگەڵ نەتەوەکە هاتووە بۆ نمونە لە هەمان جوگرافیای بووە هەمان خەڵک بوون تقریباً جلوبەرگەکانیان لەگەڵ جیاوازیە مێژوویەکانە کە گەشەی کردووە خواردنەکانیان مۆسیقایان ئاین ڕەنگە هەندێک لە پێکێنەری شوناسە بێگومان ئاین هەندێک جار گۆڕاوە بەبێ بۆ لە سەردەمەکانە ڕەنگە خەڵک لە کوردستانە بە مەسیحی بووێن جوولەکە بوو بێ دوای ئاینی گۆڕیەوە بۆ بە زەردەشتی چوزانم دوای مسلمان ینی ئەمانە بە درێژایی مێژوو پێ بەپێ ئەم شوناسە هەرچەند ئەگەر لی کەم بوو بێ ئیزافەیات بێتە سەر وەکو خۆی ماوەتەوە ینی مە بەس مۆنێکەمێ شوناسکەوە بەس ئەم شوناسی کوردبوونە هاتۆ بە درێژایی لەگەڵمانەیە یا لە سەردەمەکانە بۆ نمونە بیرمان چۆتەوە هەستان پێ نەکردووە کە ئێمەینەوە خۆی کارلێکی کەلتوری دوو ئاراستەی هەیە ئاراستێکی ستونی هەیە کە لە یەک سەردەما لە شوێنێکە بۆ شوێنێکی کە ئەگوازرێتەوە هەتا لە نێوان گەلانیشە ئاراستێکی تریشی ستونیە بە قوڵایی مێژوو بۆ نمونە ئێمە هەندێک شتمان بۆ ماوەتەوە ئێستا ئەمج لە کوردیەی کە ئێمە لە بەریەکەین بۆ نەشەرواڵ 2900 ساڵە یەکەم گەلی جیهان لەم ناوچەیە گەلە دیرینەکانی کوردستان باپیرانی ئێمە ئەم شەرواڵیان داهێنا لەو پێش خەڵک بۆ نەتەنووری لە پیا بۆ پیاوانیش جا ئەمە بۆ خۆی لە دیمەنە هونەریەکانە هەیە بە درێژای هەزاران ساڵ گۆڕانکاری بەسەر هاتووە هەتا سەدێک لەمەوە پێشیش بۆ کاتێک جەماعەتی سایکزبیکۆ هاتوونە گەسەری ڕسمە کۆنانە پێی سەدێک ڕاستەخۆ سەدێک لەمەوە پێش سیرەکەی بۆنوە لە دەشتی ڕانیە ڕسمی ئەو هۆزە کوردانیان گرتووە هەر وەکو ساسانیەکان ئەوانیش ئەم چۆغیان نەخستۆتە ناو شەرواڵەکە چۆغەکە بەسەر یاکی پشتێنەکە بەسەری ئەوەی تر بێ لەچکی چۆغەکە لەسەر شەرواڵەکە شۆڕباتەوە ئەمە لە ساسانەکانی شایبینی سیرەکەی لە سەردەمی میدیەکانەوە هاتووە بەو شێوەیە دا هەندێک شت هەیە گۆڕانکاری بەسەر هیچ شتێک نێ نەگۆڕ بێت ئێمە بێ ئەوە بزانین کە گەلی کورد ئێستا وەکو پێک هاتە باپیرانێکی دایان هەزار ساڵی هەیە لەم ناوچەیە یعنی بۆ نمونە مرۆڤ لە مەشکەوتانی کوردستان ژیاوە دیانەکەی 12000 ساڵەوە پێژیاوە بۆ مرۆڤ یەکێ لەوانەی لەشکەوتی شانە دەرژیاوە 12000 ساڵەوە پێژیاوە ئەو دیانە ساڵی پار بەراورد کرا بە دیانە کەسانێک لە شاری سلێمانی کەرکووک لە بەڵێ لە هەولێر لە ڕۆژهەڵاتی کوردستان زیێتەکە زۆر کۆنترە بەزەمە مرۆڤی هاوسەردەمی خۆڵانە 12000 ساڵەوە پێش سێرەکە ئەم دیانەیە هاوبەشە باپیرە گەوران ئەو بووە تەنانەت زانستی بایۆلۆجیش باڵێ دیانەی بایۆلۆجیش ئێستا کار لەسەرا کرێت کە ئێستا حالێنە بێوەمان بیر نەچێ ماوەی چەند ساڵەکە کەمتر لە 5 ساڵە ئاراستێکی زۆر تونگ هەیە لەسەر چی لەسەر دیانە ئەیانەیە کورد بخەنە دەروی هاو کێشەکان وڵاتە داگیرکەرە دراوسەکان و هەندێک لەو کەمەلەتەوەی ئاینانەی کە زۆر خۆیان بەڕەسەنترە زانن کورد بە بێگانە و ئەوێ بە غەیرە بۆشتانە کەواتە لە ڕووی جینەتیکیشەوە ئێمە سلمێراوە کە ئەو خەڵکەی لەم ناوە هەبوون حتا بە ئەوەی کە ئەگرێتەوە سەر ینی ئەوانی کە لە ئەشکەوتەکانی شاژیا و دوای شارسانەتەکانی دواتریش کە شار هەر باو باپیری ئێمە بوون و حتا بە جینەتیکیش ئێمە بەسراین بۆوانەوە ئەشکەوتەکان لادێک کشت و کاڵیەکانی چاخی بەردینی نوێ کە کشت و کاڵ و لادێ پیا بووە و هەروەها چاخی برۆنزی و ئاسنیش ئەو دیانانەی کە هەچەنە نمونەی کە من
بەس بەشێکی زۆریان بە ئاراستەیەکی ڕۆن و ڕەوان پێوەستن بە خەڵکی ئێستای کوردستان. ڕاستە دێمە وڵات بێگومان لەسەر ئەوە بەڵام لەو قسانی دکتۆر و یەکشت ئەوەی کە ینی کرۆکەکەی بۆم هاتە دەرەوە ئەوەیە کە ئەگەر هەرچەند ئەم نەتەوەیە بۆ نمونە لە سەردەمێکا بە زمانێک قسەی کردووە دواتر زمانەکەی وردە گۆڕاوە بەڵام ئەوەی کە هەستی بەوە کردووە کە ئەو کووردە ینی ئەوە لە کرۆکی ئەوە مێنێتەوە کە شوناسەکەی بە چواردەورا دروستە بێ ینی ئەکرێت جلو بەرگەکە گۆڕابێ بەس ئەم هەستەی بۆی کە کووردە هەرماوە ئەوەی کە ئەم زمینە زمینی ئەوە هەر لێرە ماوەتەوە ینی بنەوە ئەلەنەوەکان نتوانین بڵین شوناس ئەو هەستەیە کە تۆ خۆت بە ئەو شتە ئەزانی ینی ئەتوانین بڵین لەوایە کورتیکەینەوە شوناس ئەو شوناسە بە دڵنیاییەوە شوناس یعنی بوونی تۆ یعنی جیاکردنەوەی تو ئەو خەسڵەتانەیە کە توی کەسێکی وەکووتمان تاکێکی لە تاکێکی تر پێ جیاکرێتەوە مەبەستم سەر بەنەتەوەیە کە سەر بەنەتەوەیەکی ترە کۆمەڵێکی گروپێکی لە گروپێکی تر پێ جیاکرێتەوە کاکتۆر ئاماژی بە کۆمەڵشتی زۆر جواندا بە سەبارەت هەر بە مێژوش لە ڕاستیە باسی لە مێژوویەکی دوور و درێژ کرد ئێمە پۆلێنکردنمان هەیە بەداخەوە ئەو میتۆدانی کە تا ئێستا ئەو میتۆدێک کە ئێستا تا ئێستا توێژینەوەی پێکرێ لە بەشە مێژوویەکانی ئێمە میتۆدێکی تەقلیدیە میتۆدی ڕانکەیە میتۆدی ڕانکەی کار لەسەر چیەکە کار لەسەر سیاسەتەکات کار لەسەر تاکەکات کار لەسەر ڕووداوەکات و ئەمانە لە ڕاستیە وەکو ڕووکە ژوان یعنی ئەمانە کورتن ماوە کورتن لە ڕاستیە مێژوو بۆ نمونە مێژوو نووسێکی وەکو فێرنان برۆدێل مێژوو پۆلێنەکە مێژووی ماوە کورد ماوە مامناوەند ماوە درێژ لە ڕاستیە ئەوەی کە ئێمە باسیەکەین لە ڕاستیە بە شەو ڕۆژە شوناس دروست نابێت لە زەمانێکی دوور و درێژە دروستە بێ ئەبێ ئێمە لە چوارچێوی چیە مێژووە ماوە درێژەکەیە بۆی بگەڕێن مێژووی ماوە درێژ باش بەس ئەمە یەک پرسیار لێ بکەم لێرە مەسەلەی زمان بۆ نمونە ئێستا ئەو زمانی کوردی کە ئێمە ئێستا قسەی پێەکەین ئەگەر بە مێتۆدە مێژوویەکە قوڵ ببینەوە لە بەشێک لە ینی بۆ نمونە نووسینی پێنابینین ئەگەر بۆ نمونە 300 ساڵ بڕۆینە بڵین بگەڕێنەوە 300 ساڵ بۆ پێشتر و ئەو ینی ئەمانە هەندێک جارە بن بە ئیشکال لە بەردەمەوەی کە بۆ نمونەڵن ئەم نەتەوەی تازە لە بەرەم زمانێش تازە دەرکەوتەوە ئەو ئەمە تا چەند لەگەڵ گومانە خاتە سەر مەسەلەی شوناسی کوردوەوە بەدڵنیاییەوە یەک ڕاستیە من ویستم ئەو بابەتە تەواوکەم و بێمەوە سەر زمانەکەش ینی لە ڕاستیە سەبارەت بە هەر بە ئێمە شتێکمانەوە کوتم مێژووی ماوە درێژە مێژووی ماوە درێژ چیەگرێتەوە لە ڕاستیە مێژووی بەدەر لە مێژووی سیاسی مێژووی جوگرافی ئەگرێتەوە گۆڕانکاریە جوگرافیەکان و کاریگەری لەسەر مرۆڤ کە ئەمە زۆر درێژخایەنە زۆر خاویشە بەدینایەت یان مێژووی ژیارەکان کاریگەری وەکوڵێ ڕەگەزە ژیاریەکان لەسەر ژیانی مرۆڤ یان بەڕێزت باسەکردەوەی کە ئێستا باست کرد زمان لە ڕاستیە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و ئەمانە دروست نابێت بەڵکو و مێژوێکی دوور و درێژیە لە ڕاستیە ئێمە پسپۆڕی بواری زمان نین بە دڵنیاییەوە ئەوە باش بوو کەسێکی بواری زمان قسە لەسەرەوە بابەتە بکات بەسەرۆکو نمونەیەکە نامجیناشتی تر هەیە بۆ نمونانی بۆ نمونە ینی قسە هەیە لەسەر بۆ نمونە ئەوەی کە ئەم نەتەوەی لێرە فترێک لەم جوگرافیا بۆ دای گەڕاو بۆ جوگرافیایکی تر وەنمە سەلاحەدینی ئەیوبی کە دەوڵەتی ئەیوبی دروست کردووە بەشێکی کەمی لە بڵین فەرمانڕاوەکەی لە کەوتۆتە خاکی کوردستانەوە بەشێکی زۆری لە دەروی خاکی کوردستان بۆ هەندێک لەو نمونانە ئەهێنرێتەوە بۆی کە ئێمە نمونەمان زۆرە کە ئێمە ڕەگوڕیشەیەکی زۆر دوور و درێژمان هەیە یعنی شوناسی ئێمە هەڵقوڵاوی ئیمڕۆ نییە کاتی نییە هی ئەم سەدەی بیزنیە لە ڕاستیە یعنی زۆر لەوە بۆ نمونە کۆمەلگای ئێمە ئەتوانم بڵێم لە مێژووی مرۆڤایەتیە لەسەر گیانە یعنی هەندێک لە خیاڵەکان ناڵم بەڵام کۆمەلگایەکە بۆ ینی تا ئەندازەیەکی زۆر بە شێوازێکی تا ئەندازەیە سروشتی ماوەتەوە واتە کەمترین گۆڕانکاری بەسەر هاتووە لە یەکێک لە قسەکان لە کتێبەکانی ئۆجالانە باز دەچێکاڵێ و گۆڕانکاریانی کە بەسەر کۆمەلگەی کوردیە هاتووە وەکو ئەو گۆڕانکاریانە وایە کە بەسەر پیتی ڕائهاتووە ڕای لە سووکەوە کردووە بە قورس نسیلی باسیلی نیکێتین کە کورناسێکی رووسیا و لە ئەسڵە پۆڵندیا باز لە نێوەی سەدەی دووەمەکات ئەڵێ ئەگەر تۆ ئەتەوێ حەزەتی یعقوب ببینیت و لەو لاوە کوڕەکانی بە دیارەوە جە باسی وەسفێکات ڕیش سپیەکە و ئاب و شێوازە و دەوارەکەی و ئەمانە ئەڵێ لە هیچ شوێنێکی جیهان ئەم دیاردەیە نبینی بەڵام بڕۆ بۆ کوردستان ئەیبینیت ویگرام کە ساڵی 1970 هاتوۆتە کوردستانەوە باز دەچێکات بەسەوە کە ئەڵێ کوردەکان میلەتێکی زیندون زۆر دیاردەی جوان و زۆر ڕەوشتی جوانیان هەیە بەڵام ناچارن بەوەی کە بە دواکەوتی بێن چکە نەریتێکیان هەیە
کە نەیانتوانیوە تا ئێستا خۆیانی لێ دەرباسکەن ئەویش لە 2000 ساڵ پێش لەدایکبوونی مەسیحەوە لە ناویانە ڕقی داکوتاوە تا ئێستا خۆیان دەرباز نەکردووە ئەویش زاڵبوونی سیستمی خێڵایەتیە بۆ نمونە سیستمی خێڵایەتی یعنی بە شێوازێکی گشتی مێژوویەکی ڕەگ و کۆڵە دوور و درێژی هەیە و تا ئێستاش ئەوەی لە کۆمەلگەی ئێمەیە گۆڕاوە لە ڕاستیە ڕووکەشە نەک سایکۆلۆجیا نەک عقلیات بەڵێ ئەو زۆر وەرکردنەوەی چاگو بەس گومانێکی تر هەیە لێرە لەسەر مەسەلەی شوناسی کورد لەبەر ئیمپراتۆریەتەکان فترێک بەدەست عەرەبەوە بووە وەکو ینی ئەو بە تایبەتی باسی سەردەمی ئیسلام کە ینی پێش ئیسلام ئەچمەوە لای دکتۆر دڵشاد ینی هاتی ئیسلام بۆ ئیمپراتۆری یەکەمیان خلافەتی یەکەم هەر بەدەست عەرەوە بوو دووەم ئومەوی هەر بەدەست عەرەوە بوو سێم ئیتر وردەوردا ئەوەی کە پیان ئەوترێ خەڵکانی دەرەوەی هی بڵین ڕەگەزی عەرەب فارس و کورد ڕۆڵێکی گەورەیان تیا هەبوو کە خلافەتی عەباسی دوای عوسمانیەکان دێن کاتێک کە دێتە سەربازکردن مێژووە من حتا لەگەڵ خەڵکی عەرەبا مناقەشەم لەگەڵ خەڵکی تورکە ئەڵێ ئامادەی ئێوە بۆن و لە ئیمپراتۆرەتانە چی بووە ئەوەی یەکێکیانی عەرەب بووە دانێکیانی فارس بووە هەرچەند ئەوەش گومان هەیە لە عەباسیەکان لەسەرویکەی فارس بووە چونکە خۆتە زانی عەباسیین بەڵام عوسمانیشی تورکە ئێوە لەکوێیان ئەم پرسیارێکی قورسان دێجاریش ڕەنگە بۆ کە کەسێکی پسپۆر وەڵامانەوەی ڕەنگە قورس نەبێ بەڵام بۆ خەڵکی ئاسایی ڕەنگە قورس بکەوێتەوە ئامادەگی ئێمە بۆ نمونە لە دوای هاتنی ئیسلامەوە لەو 1400 ئۆنە ساڵەیە لەکوێیە بۆچی ئێمە وەکو کورد بە ناوی خۆمانەوە بە ناوی کوردەوە دیارنی زۆر پرسیارێکی زۆر گرنگەوە زۆر جەوهریەوە ئەوە کێشەی ئێمەیە لە ڕاستیە یعنی بەداخەوە کەمترین قسەمان هەیە لەسەر ئەم بابەتە مەبەستم کە ئەڵم کەمترین قسەمان هەیە وەکو ڕۆژنامە و شت ناڵێم پرسیاری ئاسایی وتاری ئاسایەمانە بەڵام وەکو توێژینەوە لە زانکۆکانە و لە تەواوی بەشەکانی زانستە مرۆڤایەتیەکانە بەدڵنیاییەوە ناکرێت ئێمە باز لە شوناسی کورد بکەین باز لە جوگرافیای کوردستان جوگرافیای پەرت و داگیرکراوی کوردستان نەکەین ناکرێت ئێمە باز لە شوناسی کوردکەین باز لە ژێردەستەیی نەکەین یعنی باز ناکرێت باز لەو هەلو مەرجە مێژوویە نەکەین کە کوردستانی پیاتێپەڕیوە یەکێ لەو کێشە گەورانەی هەمانە ئێمە شوێنی جوگرافیە هاوسەیەتی جوگرافیە یعنی قەدەری ئێمە وا بۆ کەوتونەتە نێوان هێزەکانەوە لە پێش هاتنی ئیسلامەوە ئاماژەت پێکرد بە بەردەوامی کوردستان گۆڕەپانی پێکدا کێشانی چۆ بووە یۆنانیەکان و ئێرانیەکان دواتر ڕۆمەکان و دوایی ساسانیەکان و بڵێن بە شێوازێک یعنی بەلای کەمەوە لە پێش هاتنی ئیسلامە 300 نزیکی 300 جەنگی گەورە لە کوردستانە ڕووی داوە یعنی ئەمە اینجا ئەوە هەردووکشان ئیمپراتۆریەت بوون ئەم کوردانە بەشێکی وەکوڵێ بوونەتە سوتەمەنی جوگرافیەکان بووەتە سوتەمەنی بەشێکیان بەناچاری دواتر ئیسلام کوردستانە بێتە دەواازەی تێپەڕینی سوپای ئیسلامی دواتریش کە خلافەت دامەزرێ کوردستانە بێتە مەڵبەندی هەموو ئەو بزوتنەوە چەکدارانی کە دەش بە خلافەتە یعنی ئیستیقراریتیان نیە لە خەواریجەکان لە بیداتی خەواریجەکان ژەگەنە ئێرە دوایی عباسیەکان هەر بە جۆر دواتر مەخۆلەکانیت دواتر ئیمپراتۆریەتی سەفەوی دروستە بێت و عوسمانی دروستە بێت و ململانەکان ئەگەر واز لە ئەم بەڵێ ئەوە کارە دەرکیانە بین ومە کەسێک وەکو سەلاحەدینی ئەیوبی ئەو قائیدە گەورەیە ینی کە ینی تا ئێستاش گومان هەیە لە سەریانی ینی تورکەکان ئەوە درامان دروست کردووە بە تورکیا زانن ینی ئەو جگەلەوەی کە عەرەب پێشتر هەر بەی خۆیان نەزانی و ینی بۆچی تا ئێستا ئێمە نەماتوانێت خاوەنداری حتا ئەو فیگەرە گەورەیە لە مێژووە کە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری لە گەورەیی و لە کاریگەرەکەی بکە کەچی ناتوانین ئەوەش ینی ئەم ئامادەگیە خۆ لەو فترات دەسەڵاتە بۆ ئامادەگیە بۆ سوڵتانێکی گەورە بۆ ئەسڵ خەلیفار زۆر زلاواز بۆ بە لە بەرامبەریاوە مەبەستم ینی بۆ لەم فیگەرە گەورانەشات ناتوانانی خۆمانی گلایکەینەوە لەبەر وەکوڵێ ئێمە کۆمەڵە کێشەی گەورەمان هەیە کێشەی ئەکادیمیمان هەیە کێشەی بۆ نمونە ئێمە 33 ساڵە دەسەڵاتمان هەیە و حکوومەتمان هەیە و وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە و یعنی خوێندنی باڵا ئەمانە ئێمە چیمان کردو بۆ ئەوەیەوە بکەین ئێمە یعنی لە ڕاستیە یعنی نەبووەتە خەممان یعنی قوڵتر لەو مەسەلەیە ئەگەر کاتەبێ قوڵتر لەو مەسەلەیە قسە بکەین لە ڕاستیە کێشەکە کێشەیەکی بنیادیە کێشەی کورد کێشەیەکی بنیادیە کێشەیەکی جەوهریە ڕووکەش دیە یعنی کۆمەڵی هۆکاری زۆر گرنگ کاری لەمایە کردووە من لە کتێبێکە ئاماژم بەوە کردووە باسم لەو بنیادە کردووە کە کورد کۆمەڵناسێکی ڕووسیمان هەیە نیکۆلا دانیالێڤیسکی باز لە چیەکات ئەو هێزانەی کە
شارستانیت بنیادەنێن و ئەی ڕوخێنن پۆلێنەکە بۆ سێ هێزە بنیادنەرەکان ئەوانن کە شارستانیەتەکانی مرۆڤایەتیان دروست کردووە هێزە ڕوخێنەرەکان وەکو مەغۆل وەکو هۆنەکان ئیمپراتۆریەتی ڕۆمانیان لاواز کردومانە ئەوانن کە کاری هەمیشە لەسەر جەستەی شارستانیت لە بینی ئەم دوو هێزە هێزێکی تر هەیە نە ئەتوانێت شارستانیت دروست بکات نە ئەتوانێت شارستانیەتیش بڕوخێنێ خۆی بەخۆی بەڵکو چییە ئەبێتە ئامراز و ئەبێتە کەرەستا ئەگەر کەوتە سنووری هێزە بەدیهێنەرەکانەوە هێزە بەدیهێنەرەکان سوودی لێبینن و ڕۆڵیشیان ئەبێت ڕۆڵیشیان ئەبێت لە بنیادنانە یعنی ڕۆڵی بەرچاویانە بێت کۆڵێ ئەو شارستانێتە دەوڵەمەند دەکەن و بە هەمان شێوەس ئەگەر کەوتنە سنووری ڕوخێنەرەکانەوە بە دڵنیاییەوە بە هەمان شێوەس بەکاریانە هێنن یعنی بمبوانین بڵین ئێمە سەر بە پۆلیسێمی ئێمە من پێم وایە ئێمە بەداخەوە ئێمە هێزە نەخەملیوەکەین لە مێژووە یعنی مێژووەمان پێڵێ لە ڕاستیە بەداخەوە دەستخۆش دکتۆرین یعنی سەرنجێکی زۆر تازە بۆ چەند زۆر دەمێکە لەو وارا خوێنەوە بەڵام ئەوە هەرچەند لە کتێبی هینە پێم وابێ لە بنیادێکی نەخەملی و بەڵێ ئەو کتێبم خوێندوە لە ڕاستیە ینی بیرم نەماوە ئەگەر بەسەر زۆر تازە بوو بۆ من ئەوە دەستخۆش ئەگەر ئەو باسمان لە سەردەمی ئیسلام کردوێت بۆ پێش ئیسلام ئێستا ینی شەڕ پێشتر دامەڵرابین لەوەی کە ئێمە هیچ ڕەفتێکمان بەو ژیارانی پێش ئیسلامەوە نیە طبعا عرب خۆیەکا بەخاوەنی فارس خۆیەکا بەخاوەنی تورک خۆیەکا بەخاوەنی تا ئەندازێک ینی ئێمە ئامادەی بەس وردە خەریکای تر ئەو دەنگانەی تر هاتوونەتە دەرەوە کە ئێمە ئەو ڕفتمان بۆ شارستانەتەوە لە جەناب لە ڕووی جینەتیکیشۆ ئێمە ڕفتمان بە مرۆڤە کۆنەکانی ئەمەوەی جای ژیارەکان بەس ئێستا دوو ئاراستە هەیە ئاراستێکیان واقعیە کە ئەو ژیارانەی لەم ناوچای بۆ کە بە کوردستان هینە لە قەڵەمەدرێ کوردستانی هی مێژووی و جوگرافیش بێگومان ئێمە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوانە بەڵام خەڵکە ینی ئاراستی دوم زۆر زیادە ڕەویەکە بەوەی کە هەر کۆی ئەو شارستانە دێنی کە هەبوون هی ئێمە بوون شوێنەوار لە مرۆچیمان پێڵە بەڵێ وڵا بێ یەکەم شت بێنەوە سەر خاڵێکی زۆ گرنگەویش جوگرافیە بەڵێ ئێمە چیاکانمان پارێزەری زمان و خاکمان بوون بەڵام هۆکاری پەرکردنیشمان بوون یعنی ماوەیەک لەمە پێش لەگەڵ یەکێک لەو عەرەبانەی کە زۆر دژی کورد و کەلتوری کوردی ئەو شتانە بوو گفتوگۆمان هەبوو ئێتر باسی کوردوتی کورتی شتێکی نییە منێشتم من دووشتە پێڵە یەکەم بەس سەیری جلوبەرگ ڕازاوی جلوبەرگی کوردی ژنان و پیاوانی کورد بکە و بەراوردی بکە بە گەلانی دەوروبەر ئەنجا بزانە کێ خاوەنی شارستانێتێکی جوان و ڕازاوە ئەمەیەکەم کەلتورێکی جوان و ڕازاوە دوو هەم ئەگەر کورد خاوەنی زمانێکی ڕەسەن و دێرین نەبووە کە بە تەواتی پارێزگاری لێ کردووە هەر با بڵێن نەک سەردەمانی پێشووتر هەر لەگەڵ فتوحاتی ئیسلامیە هەتا تاجیکستان ئێستا پێوترا المەشرق العربی چۆن ئێستا هەتا مەغریب ڕۆیەوە هەموو بەربەر و ئەوان هەمووی ستواتن بۆیە بەڕاستی کورد لە دەواازەی یەکەمی وەستانی ئاینەکەی وەرگرت بەڵام زمانەکەی وەرنەگرت بۆیە ئێمە بەڕاستی لە سەدی ڕاکێک لە مێژوونوسەکانەڵێ ئیسلامی وەرگرت و لە خۆیان قوتی یاوە هەرسی کرد و کردی بەی خۆی ئەو ئیسلامە نەما کە عەرەب وەریگرت هەر خۆی ئەمە بێ شتێک بڵین هەتا من لە زۆر وڵاتیش کە گەڕاوم ڕۆژێکیان لە هۆڵەندا بووین گەشتێکمان ڕەخست بۆ سێ شوێن مزگەوتێک کنێشتێکی جوو لەگە کەنیسەیەەکە لە مزگەوتەکە کابراایکی مەغریبی لێ بوو پێشوازی کردین خەڵکی 12 وڵاتی لێ بوو زیاتر لە 6 ئاینی جیاوازمان لەگەڵا بوو وتی باش شتێکتان پێ بڵم ئیسلام یەک دینە بەڵام ئیسلامی مەغریبی جیاوازە لە میسری جیاوازە لە عێراقی لە ئەندۆنیسی لە کوردی بەو شێوەیە جا بەڕاستی ئەمەش وەکو کورد ئەو قسەی بەڕێزەوت ئێمە هەر لە یەک سەرەتا بەنامەکە شاوتم کە بۆ نمونە تەسەوف و ئەشعری بۆتە شوناسێکی کوردی یعنی ئەمە لە میسریش یا شافعی و مەذهب بەڵێ ئەمە خۆی یەکێکە لە خاڵەکان ئەبێ ئەو بزانین کە ئێمە چیاکان هۆکارن هەتا ئێساش ئەو خاڵی کاکتۆر باسی کرد خاڵەکێکە دۆڵێک لەم دی و چیایەکەوە هیچ شتێکی ئەو دی و ناسەلمێنێت ئیتر ئەمە تا ئێساش لە حیزب بۆتە حیزبایەت بەو شێوەیە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەبێ بزانین کە ئەم تۆپۆگرافیایە بۆتە هۆی پارێزەری زمان و کەلتورمان بەڵام لە هەمان کاتیشا یەکێکە لەو هۆکارانەی کە
من پێم وایە بەدڵنیایەوە پەرتی کردی بۆ چەند سەدەی تریش ناتوانین دەوڵەتی کوردستانی گەورەمان هەبێت. من بە چاواز و بەهێزیش باڵێ من بە 4 کوردستان مەمنونە باشە ینی 4 دەوڵەتی کوردیمان هەبێ باشە ئەو خەتی ئەو چیایی زاگرۆس پێم وایە ئەو زاگرۆسە ئەو بەڵێ زنجیرە چیایە تەواو ینی ئام دیوادیوێکی کردوین بەڵێ هەرشی و دۆڵ و دەشتەکەم ینی لە زمانیشە من کۆرسێکی زمانی ئارامی و عبری مەخێت ئەوەی کە بۆ من سەرنجڕاکێش من هەم ئارامی کۆن مەخێن عبری کۆنیش مەخێن هەم ئارامی و عبری تازەش بڵێن کە جوولەکەکانیش کە لە کوردستان بوون هەتا 70 ساڵەوە پێش بە ئارامی قسەیان کردووە بە ئارامیش نووسیویانە کەم کەمیان بە عیبری نووسیانە بۆی هەر پێوترێت جویش ئارامەیەک ئەجا ئەوەی کە بە من سەرنجڕاکێش بوون منە لە بادینان دەشتی زراعەتی و حەریر کە ئەپەڕیتەوە بادینی دەست پێکە لادێکە ئەم بەرچەمەکە سۆرانیە ئەو بەر بادینیە لە ئارامی عبری شەهروا بوو باشە ناوچەی شکا کرمانجیە ئەو سریانیەکانی کە لەوێ بە ئارامی قسەیان کردووە سریانەکان جیاوازە چۆن شکاک لە کوردی مکریان جیاوازە ئاواهی جیاواز بۆیە ئەم دابەشکاری هەتا بۆ ئاینزا و بۆ زمانە بچووکەکانی تری ناکوردستانیش بەکارن ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاست باسی ئەو ڕایاڵە بێنە کە ئێمە ئەبەسێتەوە بە ژیارە کۆنەکانی پێش ئیسلام و ئەمە ئەبێ شتێکمان بیر نەچێ هەموو ئەو گەلە دێرینانە تەنان لەوانەی لە چاخە پێشەوەی دروستبوونی گەل بێت وردەوردە لە لادیەکە وردەوردە خەڵک زیای کرۆ دوایی و بوونەتە تیرە و ئیتر ئەو شتانە و پێش دروستبوونی شار و شارستانێتیش ڕەگێکی تەنانەت جینەتیشمان بەوانەوە هەیە بەڵامی ترەمە ڕەها نییە بۆ نمونە لەوانەی لەم سێ کەسەمانی کێکمان DNA بکەین بچینەوە سەر ڕۆژهەڵاتی ئاسیا جا لێرە کێشێ دروستە بێکسەر یەکێک ڕاستە بێت ئێستا ئاراسێکی زۆر خەتەر هەیە بە تایبەت تورکەکان کە هەتا پێیان هەیە نایە ناو کوردیش DNA کە کۆمەڵت تورکن لە دەرەوە خۆیان بە کوردە ناسێنن بۆ نمونە چیەکە نمونەی لەمە هەڵەبژێنن بۆ یەکێک لەمان لە ئێمە دیانەیەکە ڕۆژهەڵاتی ئاسیای دەرەچێت لەمانە ئارین بۆچی لە ئارین بۆی هیچ نەبێ ڕێگە کۆنیەکە لە ئێمە بسێنێتەوە بڵێ هیچ نەبێ ئێمەژۆ کوێەوە هەفتومان پێکەوە هاتووە بۆم ناچەوە یان ئێمە پێشتر هاتوین ئەمەشێکە لەو خاڵانی کە زۆر خەتەرە بینە سەر ئەو پرسە کە ئەو پرسە زۆر گرنگە ئێستا مەسە ئاراستانی کە بە نائەکادمیکە ماڵێن ئەکادیمیا خەڵک پێی وایە ئەکادمیا کۆتوبندیەکە ئیتر ئەوەی کە داگیرکەران و ئیمپریالیزم بۆی کێشاین ئەوەیە نەخێر کاتێک لە زانکۆی وتری ئەکادمیا واتە بەڵگە باشە ئەوە زۆر گرنگە ئێمە کاتێک ئەڵین لە ئەکادیمیایە هەموو ئەو گەلە دێرینانی لە کوردستان ژیاون توانەتەوە کوردیان پێکێناوە بەڵام بۆ نمونە میدی زۆر زەقا کەلتوری زمانی کاریگەری زۆری لەسەر زمانی ئێستا هەیە مەسە زمانی ئەشکانی کە میراتێکی میدیە زۆر نزیکتر لە ساسانی کاریگەری لەسەر زمانی ئێستا هەیە ینی ئەوە خاڵێکی گرنگە ئەی مەقسەد چیمان هەیە گەلە دێرینەکانیان بۆ ئێمە بەجێشە بۆنە لە زمانە بۆ منە خۆری گەورەترین گەلی دێرینی کوردستان بوون بۆ ماوەی 2000 ساڵی 2500 ساڵیش زۆرترین ناوچەی کوردستانی گەورە ئەوانی لێژیاون شارەکانی هەولێر کەرکووک ئورکێشی لای قامیشلو شمشارەی ڕانیە چەندین شاری تر بۆ باکووری کوردستان هەمووی ئەوان دروستیان کردو ئەمان چیان لێ هاوزمانەکان میراتی وشیان بۆ بەجێهێشتونەتەوە میراتی وشە باش ئێستا بۆن منە لە کوردیا بە شمشێرەوترێ شیر ئەڵە شیر و تیر لێگەسو ئەم وشە مەقسەد بوو لە وشەی شووری مەقسەد خوریەوە هاتووە مەقسەد میلەکەی پاشای ئۆرارتی ئەخوێنیتەوە ئەڵێ پاشا ئەڵێ هەر ئەو وشەی ئەڵێی کوردی بەکارهێنێ ئەمە پێوترێ میرات بەڵام ئێمە ناتوانین بڵێ ئەو زمانانە کوردی بوون باشە زمانی میدی زۆر نزیکترە بە ڕێزمان و بە وشە بە هەموو شتێکەوە لە زمانەکانی تر لە کوردی بۆی هەموو ئەو گەلانە توانێتەوە خۆیان کەلتوریان زمانیان هی پێکاتووە کورد پێکاتووە کورد بەڕۆنی نەکرد تەنهان دەقەمێخەکان سەرچاوە گریکەکانیش ئیتر کورد وەکو بۆنە لە کاردۆخیا بەڕۆنی بین 2500 ساڵە هیچ گومانیتیانێ بۆیە ئێستا یەکێکە لە گەلە ڕەسەنەکانی جیهان بەڵێ هیچ گومان لەسەر ئەوە نەماوە و ئێمە بەس ئەوەنەیە کە ئیتر پێویستە بەشی پێویست ینی کتێب و دیکۆمنتەری و بەتابستە سەردەمی بینراوە ئەوانشی لەسەر بەرەبێت خۆ بەخاڵکردن ئەبێ بخۆمانی خاڵێک تریشە بوو پێم خۆش بوو ئەو سەردەمی ئیسلام پێوەستکەمەوە بکۆنەوە ئەگەر بە کوردی بەڵێ بێگومان لە سەردەمی ئەشکانیە کە سەردەمێک بوو ئەشکانیەکان
ئازادیەکی ڕەهایان دابوو بەگە لە ژێردەستەکانی سنووری ئیمپراتۆرێتەکان لە ڕووی سیاسی و ئاینیەوە کە لەو کاتا لە کوردستانە 4 شانشینی سەرەکی هەبوون لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مۆکریان و ورمێ شانشینی ئەترۆپاتیان هەبوو میدیای بچووک لە هەولێر و هەتا پیرەمەگرۆنیش کە ئێمە کات بڵێن 20 ساڵێکەوە پێش سەلمانمان کە ئەو قەڵای پیرەمەگرون و میرقوڵی ڕەبانە پێیوەستە بە شانشینەکە دیابێنە کە پایتەختەکەی هەولێر بووە ئەمە پایتەختێکی هاوینان بۆ لەسەر پیرەمەگرون هەر لەو کاتە ئەمە باسی 2200 ساڵ بۆ هەر پێش ینی 200 ساڵ پێش داین بۆ 200 ساڵی دوای زین ئەو 400 ساڵە لە باکووری کوردستان بۆ نمونە شانشینی کوردوێنێ هەیە ئۆسرۆهێنێ هەیە کۆمازێنێ هەیە چەندین شانشینی ترمان هەیە بۆی سێرکە ئەمانە هەر هەموو توانین بڵێن وەکو میرنشینە کوردیەکانی سەردەمانی ئیسلامی وامە خاڵێکی زۆر گرنگە کاکتۆری باسی کردکەویژەوەیە کاتێکەوە ئیمپراتۆرەتە گەورانە هەبوون ئێمەش هەبووین بەس بە هەرێم و میرنشین و شانشینی بچووکتر لە سەردەمانی ئیسلامی بۆ نمونە سەردەمی عەباسی هەندێک جار ویلایەتی شارەزۆر پێوتراوە ئیقلیم کوردستان ئیقلیم کوردستان دا زۆر کەس بە حاڵەت تێگا تەنها پێیان وایە تەنها دەستی شارەزورە کاتێ وترە ویلایەتی شارەزور ئیتر لە ڕۆژهەڵاتی هەولێرەوە بەتابەت لە زەی خواروەوە شارباژێڕیش و دەشتی سلێمانی و پیرەمەگرۆنیش و دەشتەکانی نێوان کەرکووک و سلێمانی ژەگرێتەوە جگە لە دەشتی شارەزۆریش بێکمان دا ئەو خاڵە زۆر گرنگە بۆ نەکاتی سەلاحەدین دەوڵەتی ئەیوبی دروست کردووە سوڵتان مزەفەر ئەمە دۆزینەوەکی تازەی هاوڕەکانمان لە بەش شوێنەواری زانکۆی سەلاحەدین دۆزیانەتەوە دینار تەنها خەلیفە لێدا دیناری ئاڵتوونی زێڕین بۆیە سوڵتان مزەفەر زای سەلاحەدین بوو سەرەتا ئەو کاتە دەسەڵاتی سەلاحەدین زۆر نەبوو بوو دیناری لێ ئەدا بەس بە ناوی کێوە ناوی خۆی نەیەتوانێت لەسەر نووسی بۆ ناوی خەلیفەی بەغا نووسی خەلیفەی عەباسی بەڵام دواتر کە دەسەڵاتی سەلاحەدین زیاد بوو بۆیە نووسی سوڵتان سەلاحەدین ئەمیر المۆمینین جا ئەمە زۆر گرنگە من کاتی خۆش شتێکم نووسی بوو نووسیم دەوڵەتەکەی سەلاحەدین لە هەرەمەکانی میسر و تا باخە هەنارەکانی هەورامان بەبەستم ئەوە بوو کە لەبەرەوەی ویلایەتی شارەزور سوڵتان مزەفەر زای سەلاحەدین هەمووی لە بندەستا بوو تا دەشی شارەزۆریش ئەم ویلایەتە گەورەیە کە پایتەختەکەی و کاتە هەولێر بوو بۆیە ئەویش لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی سەربازیشەوە بووە بەشێک لە سنووری دەوڵەتی ئەیبی بۆیە شوێناڕناسی توانێت زۆر شتمان پێ بڵێ کاتی خۆشی بەڕاستی ئەمە دووشتی زۆر گرنگمان هەیە کە کەم کەس هیچکێ خاتە سەرەیژەوە ئیمپراتۆرەتی میتانی کە دوو پایتەختی هەبوو لە ڕۆژهەڵات لە خوار کەرکووک لە شاری نووزی و هەروەها شاری واشوکانی کە ئێستا لە هەندێک وەکو سرودی نیشتیمانی ئەوانە لە ڕۆژهڵاتی لە ڕۆژاوای کوردستانی شا باسی دەوڵەتی میتانی واشوکانی و ئەوانە ئەکرێت پایتەختە سەرەکیەکەی لێ بوو ئەوەی ئیمپراتۆرەتی گەورە بوو لە گەرمیانەوە هەتا دەریای ناوەڕاستی لەبن دەست بوو و دواتریش کەی خسرە و کە ئیمپراتۆرەتە گەورەی دامەزراند و یەکەم کەس بوو شەڕی لەگەڵ ڕۆژاوا کرد لەگەڵ یۆنانیەکان کرد ئەوش لە ڕۆژاوای تورکیا هەتا سنووری ئەنقەرەی گرتە بوو بێگومان لەم 100 ساڵی ڕابردووە توێژەرانی ڕۆژاواییش چەند بێنەوە بەردایانە کرد هەتا کۆنفرانس کرا لە ساڵی 2002 کتێبەکەشی چاپ کرا دواتر بە تەواوەتی دژی ئیمپراتۆرەتی میدی بوون بەس خۆشبەختانە ئێستا ئەو شارانە هیرۆدۆز باسێکە کە خەڵک بە مێژونووسێکی درۆزنیان ناوەبرد ئەو شارانە هیرۆدۆز باسێکە کە ئەڵی میدیەکان گرتویانە ئێستا کاری هوەری عاجی لە دۆزراوەتەوە تورکەکانیش پێڵەن هوەرێکی میدیە بەڵێ بۆیە بەڕاستی ئەمە ئەو دوو سەردەمەشمانەیە ینی لە سەردەمی ئیسلامی سەلاحەدین کە زۆر ینی ئەتوانین بڵێن بە بەشێک لە ڕۆژاوا و باکوور و باشووری کوردستانیش لە سنووری سیاسی و سەربازی دەوڵەتی ئەیوبیا بوو ئەگەر لە خەریتەش نەکرابێ بەڕاستی بە توێژەرانیشی لەسەر بکەنەوە بەڵێ سەرمای پێشتریش میدی و نیتانی دەستخۆش دکتۆر جان لەبەرو بەرنامەکەم زۆر کەمی باو نازم قسەکردن زۆر زۆرواکە کاتێک لەگەڵ خەڵکێکا باسی بابەتێکی خۆشەکەی دکتۆر جان ئەو کاتی ماوە کە ئەم بەجناب دوای بۆ سەرنجی کورت ئەگەڕێمەوە لای دکتۆر ئێمە لە ڕووی ماتریاڵیەوە لە مێژووە ئامادەگیکی باشمان هەیە بەپێی ئەوەی کە دکتۆر باسیەکە خۆشت هێنی کردیانی بەس کێشەی خۆ بەخاوەنکردنمان هەیە لەو فترەی پێشەوە لە دیدارێک بووم کە ڕێکخراوی کەریمی عەلەکە پێم وابێ ئەوان کردبوویان لەسەر ئیبن محەممەدی شارەزووری لەگەڵ سوهرەوەردیە توێژەری کوردی خۆمان و توێژەری هی ئێرانی و توێژەری هۆڵندی هەمی متفقمن لەسەرەوەی کە ئیبن محەممەدی شارەزووری لەگەڵ سوهرەوەردیا خەڵکی دوو منطقەی کوردستانن وە کوردن ئەم دوو فەیلسوفە گەورەیە ینی سوهرەوەردی کە ینی فەیلسوفی ئیشراقا و ڕابەرێکی گەورەی هی ڕۆحی و هی فکری و فەلسەفیە و لە هەمان کات شارەزووری وەکو شارحیەوە مەبەستمەوەیە تاریخ کەم شتی ئێمەتیانێ بەس ئێمە بووی نەگەڕاوین و کۆمان نەکرێت و خۆمان نەکرۆ بەخاونی لەمای تا چەند هاوڕامی
بەدڵنیاییەوە ئەوەی تاو هاوڕاتم لە ڕاستیە من حەزەکەم بە دوو نمونە وەڵامی ئەو پرسیارت بەمەوە دوو نمونەی واقعیت بۆیانمەوە بۆەوەی بزانین تا چەند ئێمە خۆمان کەم تەرخەمین ئێمە خۆمان مێژوو کەم تەرخەمین بەرامبەر بە نووسینەوەی مێژووی خۆمان و قسەکردن لەسەر شوناسی خۆمان و کارکردن بۆی لە ڕاستیە باسی سەلاحەدین زۆر کرا باسی سەلاحەدینمان زۆر من خۆم سەرپەرشتیاری تێزی دکتۆرایەکم کرد کورد لە سۆدان باشە کورد لە سۆدان شەپۆلی یەکەمی کوردەکان کە چوونەتە سوودانەوە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی بووە بە سەرکردایەتی براکەی بووە لە ڕاستیە و لەوێ ماونەتەوە تەسەور کە تا ئێستا کاریگەری کورد بە شێوازێکی ڕاستەوخۆ لەسەر لە سۆدانە بەدیەکرێ بۆ نمونە یعنی بە سەدەها وشەی کوردیمان هەیە ینی ماناکەشی هەم بە شکڵ هەم بە وشە هەم بە ماناش هەر ئەوەیە کە ئێمە بەکاریگەنین لە ڕاستیە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی جلوبەرگەوە بەشێک یعنی کاریگەریەکی ڕاستەو خۆیان جلوبەرگی ژن جلوبەرگی پیاو تا ئەندازەیەکی زۆر کاریگەریان هەبووە لەسەر کۆمەڵێ ناوچەکە کوردی تیا بووە لە ڕاستیە ئەو ئێمە لێکۆڵینەوەمان نەکردووە یان لەسەر خواردن لەسەر خواردنی کوردەواری لەسەر بیناکردن لەسەر مەبەستم تەلارسازیە یعنی ئەوەی کە لێراکرێت ئەو دیوەخانانەی یان ئەو خانوانەی کە لێراکرێت بە هەمان شێواز نقلێ بۆ لە هی دیاربەکر هی سلێمانی هی کوێ اینجا سلێمانی طبعاً تازێمە شارە زور و هەتا دوایی بە هەمان حاڵ بە هەر حاڵ ئەمە خاڵێکە من لەگەڵتان ئەمە ئێمە لێ ئەکرد لێکۆڵینەوەمان نەکرد دڵنیا بە ئەمە لە لیبیا هەیە دڵنیا بە ئەمە لە یەمەن هەیە لە زۆر وڵاتی تر هەیە بەڵام ئەو کوا توێژەرەکانی ئێمە نەمان کردووە ئەم خۆ بەخاوکردن پێویستی بۆیە بە زمانی ئینگلیزی بە زمانی عەربی بە فارسی بە تورکی ئەبێت دەوڵەت بە خەڵکی من بە من و تۆ ناکرێت بێت دەوڵەت حکوومەت پشتگیری بکە مؤسسەی مەدەنی پشتگیری بکە بۆی کە بتوانی بۆ نمونە دیکۆمنتەری گەورە لەسەر ئەمە دیرگانی هەتاوکو ئەمە نەکەی خۆتا ئێوارە هاوار کە بەس خەڵکی تری ڕەنگی جوێی لەمە نەبێ بە دڵنیاییەوە ئێستا بۆ نمونە ئەو فێرخوازی کە چووە ئەو کاری کرد بڵێن ئەو دکتۆرایی نووسی تقریبان مانگێ زیاتر لەوێ بوو پێشتر خۆی ماستەری دەوێت تەواو کردبوو مقابلەی زۆری کرد بۆ زۆربەی ناوچەکان ڕۆیشت لەسەر حسابی خۆی ڕۆیش لە ڕاستیە نەزان کۆ پشتگیری کرد نە حکوومەتی هەرێم پشتگیری کرد و نە کتێبەکەی تا ئێستا چاپ کراوە لە ڕاستی ئەمە نەگەوەی بکرێ بە زمانی تر و وەکوڵێ بڵاو بکرێتەوە ئەمە یەکێک لەوانە خاڵێک زۆر بە پەلە هەبروی لە کۆتاو لە کۆتاییان خاڵێکی ترکە مەبەستم زۆر بابەتە بۆ قسەی لەسەر بکەین لە ڕاستیە ئەفسانە یەکێک لەو بابەتانەی کە ئێمە بەشێکە لە شوناسی ئێمە پێکەێنە بریتە لە ئەفسانەی کاوە ئەفسانەی زوحاک مارەکان لە ڕاستیە تا ئێستا قسە لەسەرەوەی ئایا ئەمە کوردیان کوردی نییە یەکێک گەڵێ زوحاک کووردە کاوە کووردە فارسە نازام چییە لە ڕاستیە ئەگەر من لێکۆڵینەوەی بابەتێکم نووسیوە لەسەر ئەو بابەتە یەک تۆز بچۆرە ناویەوە یعنی بەس بزانی کۆدەکانی بکەیتەوە لە 100% ئەمە کوردیە لەبەر بەس وەکو کاکتۆرە ماشی پێکرد جوگرافیا زۆر میمە هەم لە ڕووی شوێنەوە و هەم زۆر پەلەماکرد لە ڕووی ناوەڕۆکەوە یعنی لە ڕاستیە ئەفسانەی کاوە و مارەکان و زوحاک ئێستاکانە لە 2024 لە واقعی کۆمەڵگەی کوردیا هەیە بەڵێ دەست خۆش دکتۆر بێگومان لە دەرفەتی تراگەڕێنەوە بابەتەکە زۆر ئاوکێشەوە لە یەک دقەیە ئەبێ ئەو پرسیار لێ بکەم ئەم خۆ بەخاونکردنە پێویستی بە هونەرە پێویستی بەهێزی نەرمە بە شێوەیەکی گشتی یعنی شتێک نییە بچی شەڕەتەقەی لەسەرکەی بڵێ ئەو ئەفسانەیە هی منە سەلاحەدینی منەوە تا تورک یەک درامای لەسەر دروست کردوانە 100 میلیۆن دلاری تا سەرف کردبێ چۆن وا بکەین ینی ئەو ڕۆژە لە کۆلێژی هونەر بابەتێک لەسەر سینەماتۆگرافی پێشکەش کرد چەند دەوڵەمەنە مێژووی ئێمە لەو سەردەمە دێرینانەشە ینی چۆن ئەمە بکەین بەس زۆر بەخێرە زۆر بە کورتێ بێ پێم زۆر باش وڵی من پێم بێتە چاوەڕێ حکومەت نەکەین تاڕێ دەستگاکانیش نەکەین بەداخەوە چونکە و کاکتۆر وتیە تەنانەت هەنێزار زانکۆ و هینەکانیشی کۆتوبەندێ بۆ داهێن یعنی ئەمەکو شوێنەوارناس بەڕاستی زۆر لەو ئاراسەیە کارمان کردەوە بۆ یەکێک لە هاوڕەکان خوێندکاری ئەمە بوو من پێشنیارم بۆ کرد لەسەر تەلارسازی منارەی کوردی بنووسێت چکە شوناسێکە ناسنامەیەکە ئێستا منارەی کوردی بۆ نەزۆریم بۆ دائمە زۆر خاڵمان هەیە کە ئەوەی زۆ گرنگە لە سەدەی ڕابردووە ئاراستێکی چەپ زۆر سڕینەوەی نەتەوەیی و کاریگەری سەر نووسینەوەی مێژوو هەبووە و لە سەدەی 21 ئاراستێکی زۆر توندی نەتەوەیی هەیە کە ئەمەش بۆ خۆی کێشەیە ئێمە ئەبێت شتەکانمان بە بەڵگە بکەین خۆشبەختانە ئێساشت زۆرە من هاوڕام لەوەی کە ئێمە هاوڕام لەوەی کە ئەکادیمیانی ئێمە
و خۆشبەختانە هەرسێکشمان هەر ئەو ئاراستەین بەڵێ. کە نمونە زۆر کەمە بەداخەوە ئەکادیمیانی ئەمە ئەبێت ئەو ئامرازانەی ئەمڕۆ بەردەستن بیخەنە خزمەتی ئەو شوناسەوە کە بەداخەوە زۆربەی ئەکادیمیەکان لە ناو دیواری زانکۆ و پۆلەکان نانێت. دەستخۆش دکتۆر جان زۆر سپاسانەکەم دکتۆر دڵشاد عەزیز زاموە پسپۆڕی بواری شوێنەوار و مامۆستا لە زانکۆی سلێمانی هورا دکتۆر کامەران محەممەد پسپۆڕی بواری مێژۆ زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ بۆ بەر ئیشەڵا لە دەرفەتی دیکەگەڕێن سەر باسکردنی ئەم بابەتە بینەرانی بەڕێز و خۆشەوی زەمە کۆتایی بەردامەکەمان بوو تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان سپێرین و هەرشاد و سەرفراز دووبارە سپاس بۆ